بۆ قسەکردنی زیاتر لەبارەی سەردانیشاندی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی مەسرور بارزانی بۆ بەغدا ئەنجامدانی دیدار و کۆبنەوەکانی گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز غەریب ئەحمەد ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی لە بەغدا و لەگەڵماندا. بەڕێز غەریب ئەحمەد سڵاوتان لێ بێتەوە ئەم کاتتان باش. سلااف بۆ تەکێکی غەریب کە غەریب دوخوازم جنابشتان لە بیسەران و لە بینەرانیش بەڵێ کە غەریب دوخوازم بزانم بم گرنگی ئەم سەردانی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا چ بوو کارڤەدانی ئەم شاندە چ بوو بۆ بەغدای؟ بەنای خی گەورە مێهرەبان دیارە چەند ڕۆژ و چەند مانگێک کە ئەم شاندانەی کە دێت لە هەرێمی کوردستانە بۆ بەغدا بێگومان لەم چوارچێوەدا بووە کە توماهی خەڵکی هەرێمی کوردستان لە عێراقی هەمەلانە عێراقی هەمووان عێراقی پێکەوەژیان ئەوە بووە کە چۆن بتواندرێت دوای ئەوەی کە لە حکومەتی ئیدارەی دەوڵات کۆیلانە سیاسەکانی عێراق بە کوردیشەوە واژوان لەسەر ئەوە کرد کە چۆن بودجە پەسەندکان و چۆن شایستەدارەکانی محافەزات لە بەستەوە تا خانەقین تا قەزاکی لا ئێمەش قەڵاتزێ چۆن بتواندرێت ئەم شایستەدارانەی کە مستحقات و ئیتر شایستەی محافەزاتە چۆن دابەش بکرێتەوە بە شێوەیەکی یەکسان مامەڵی پێوە بکرێت. بێگومان هەرێمی کوردستانیش لە هەم لە ئەم عێراقی کە ئێستا ئیتر عێراقی هەمووانە ڕۆڵی گەورەی هەبوو لە تەئسیسی ئەم عێراقا و بێگومان لە ئەم ئەزمە و قەیرانەی کە دێ لە پێشێ بەتایبەتی لە قەیرانەکانی ساڵانی ڕابردوو ئیتر چەند ساڵ ڕابردوو زۆر دوور نەکەمەوە هەرێمی کوردستان ڕۆڵی فعال و کاریگەری هەبوو لە تەبایی و یەکڕیزی و سەقامگیری عێراق لەو چوارچێوەدا بووە کە بێگومان لە حکومەتی ئیداری دەوڵات قسە لەسەرەوە کراوە کە چۆن بتواندرێت شایستەدارەکانی یاخود بودجێ عێراق بە شێوەیەکی گشتی دابەش و تەقسیم و یەکسان بکرێت. بینیمان لە چەند مانگە ڕابردوو ئەم بەدحاڵی بوون هاتە پێشێ کە نیگەرانی خەڵکی هەرێمی کوردستانی لێکەوتەوە بەڕاستی ئەویش ئەو بووە کە بۆ دەبێت لە ئەو بوو بە 2 بۆ 3 مانگ بودجێ عێراق کاری پێ دەکرێت بۆ کۆی محافەزاتی عێراق بۆ هەر 15 محافەزەکە بەڵام هەرێمی کوردستانی تێدا بەشدارین تێدا مشارک نییە. لەم چوارچێوەدا کۆمەڵە شاندی هەرێمی کوردستان هاتن ئیتر شاندەکان ڕەم بێت لە سەرەتا ملاحەزە هەبوو بێت هەم لانی عێراقیان هەم لانی کوردیش کە پیانەوە شاندێکی ژیر نەبووە شاندی هەموو لانەکان نەبووە. کۆتا شاند کە هات لە چەند ڕۆژی ڕابردوو بێگومان پێی دەگوترا شاندی هەرێمی کوردستان بە فعلی و دوجاریش دیسان ئەم بەدحاڵی بوونە هەر نەگەشت ئەوەی کە بنبڕ بکرێت. خۆشبەختانە لە ئەمڕۆدا شاندێکی باڵای هەرێمی کوردستان بە سەرۆکاتی بەڕێزان سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و بەڕێز جەنابی کاقوبات جێگەری سەرۆکی ئەنجومەنی ژیانی هەرێمی کوردستان و کاگاوات هەم وەزیری دارایی هەرێمی کوردستان و هەمیش لە پشکی بزوتنەوەی گۆڕان واتە شاندێکی پێکهاتەی محکەم لە هەرێمی کوردستان و حیوارەکانیان یاخود گفتوگۆکانیان لەگەڵ کۆی لانە سیاسەکانی عێراق بە هەردوو لای جانیبی شیعە و سونی و هەر سێ سەرۆکاتێکی عێراق سەرۆکاتی کۆمار ئەنجومەنی وەزیران سەرۆکاتی پەرلەمان کۆبوونەوەکان دەستیان پێکردەوە تا کۆبوونەوەی ئێستاشیان بێگومان ئەم شەویان لەگەڵ جەنابی قەیس خەزعەلی بووە. ئەم کۆبوونەوەکی جیرانە ئەومان پێ دەڵێ کە بەڵێ ئەم جاران هەرێمی کوردستان محکەمتر داخلی گفتوگۆکان بووە و لایانی عێراقیش بێگومان لەوە گەشتووە کە هەوڵەکانی ئێمە لە پەرلەمانی عێراق بە دیاریکراوی هەوڵەکانی فراکسیۆنێکی نیشتیمانی کوردستان و بگرە هەموو فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی عێراق لە چەند ڕۆژی ڕابردوو لەو چوارچێوەدا بوو کە ڕای بگەیرن کە ئازیەتدانی خەڵکی هەرێمی کوردستان و سزادانی خەڵکی هەرێمی کوردستان بەوەی کە بەعزێک لە هەندێک بڕگە و مادە کە لەو گفتوگۆیانی دادەنیشتن بەیەکەوە لە بینی شاندەکانی هەرێم و بەغدا لە چەند ڕۆژی ڕابردوو ملاحەزاتی ئیداری و حسابی خۆیان هەبوو بەڵام نەدەبگەشت بە ئەوەی کە بەم شێوەیە سزای هەرێمی کوردستان بدرێت خەڵکی هەرێمی کوردستان برسی بکرێت و موچەخۆران لە هەموو دنیاوە ئەرک و مافیان هەیە بێگومان لە ئەرکدا نەوەستاوە بەڵام لە ماوەدا مافیان پێ نادرێت. ئەم شاندەی ئەوڕە بێگومان دەرگەیەکی باش دەکاتەوە لە گفتوگۆ ئەمە بەش بە حاڵی خۆم چەند ڕۆژی ڕابردوو بەردەوام ئەوە پێیان بۆ قسەی بووە کە هەرێمی کوردستان لە قۆناغەشی زۆر مەترسیداردایە و وا نابینیم کە بەم زوانە ئەم کێشەیە بەرەو کۆتایی بڕوا هەردەم بانگەوازی بەندە ئەوە بووە کە دەبێت لەسەر ئاستی باڵا لایانی هەرێمی کوردستان داخلی گفتوگۆکان بێت. خۆشبەختانە بینیمان کە ئەمڕۆ ئەو ئاستە باڵا هات ئەو لیژنە باڵا هات کە
جەنابی سەرۆک و جێگری سەرۆک و وەزیری دارایی بە ئومێدی ئەوەین کە یەک لەو خوتوانێکە نیەتی حکوومەتی عراقی بە ئێمە دەڵێ کە نیتیان بەرەو باشی دەسێت لەم مەلەفەدا ئەویش ئەوەیە عەل ئەکسەر کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانی عراق سێشەمان دەست پێ دەکات بەڵام جەنابی شیع سوودانی بە سوپاسەوە لێرەوە کۆبوونەوەی سێشەمی پێش خست بۆ یەکشەم ئەوەش ئەوە دەگەینێت کە بەڵێ لە خەمبوونێکەیە بۆی کە ئەم بەدحاڵیبوونەی هەیە نەمێنێ و ئەم تموحی هەیە بۆی کە عراق بە فعلی عراقی هەموو لایەک بێت بەشای سدارەکانیشەوە خەریب ئەحمەد وەکو خۆش تاماشت پێکرد کە لە شاندەکەیە سێلانی سەرەکی پێکەنەری حکوومەتی هەرێمی کوردستان ڕێک دەنگت بەرزکە وڵات سەوتت بەڵێ ئەڵەمەکو خۆ تاماشت پێکرد کە لە نێو شاندی باڵای حکوومەتی هەرێمی کوردستانە سێلانی پێکەنەری حکوومەتی هەرێمی کوردستانن و لە بەغداش یەکگرتوویەکمان لە نێو فراکسیۆنەکان بینی کە پێشوازیان لە شاندی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان کرد بڕیاریشە کە سەرۆک وەزیران و شاندی باڵا لەگەڵ فراکسیۆنە کوردستانیەکان کۆ ببنەوە ئەم یەک دەنجەی کورد لە بەغدا تا چەند گرنگ بوو تا چەند وای لەلایەنەکان کرد کە هەڵوێستیان بگۆڕە لە بەرامبەر هەرێمی کوردستان خۆزگەم یەکدەنجیە و ئەم فۆرمە لە تەبایی وەک ریزیە پێشتر داهاتە پێشە بۆی کە لانێکم ئەم سێ چوار مانگێک هاتە پێش خەڵکی هەرێمی کوردستان لە چاوەڕوانی لە بێئومێدی نەوەستابان لەم دۆخێکە هاتە پێش بەڵام ئیتر ئەوکو دەڵێ بۆ چارەسەر هیچ کات درەنگ نییە جگە لەوەی کە باسمی ئەو مانگێکە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بەم شێوە فراوانە هاتووە ئەو ڕۆژ لە ناو پەرلەمان گەڕێکی زۆر باشی کوردایەتی دەستی پێکرد ئەوە بوو کە دکتۆر شاخەوان یەکەم سەردانی بۆ فراکسیۆنەکان سەردانی فراکسیۆنی نیشتیمانی کوردستانی کرد دواتر لە فراکسیۆنی نیشتیمانی کوردستانەوە لەگەڵ بەڕێز سەرۆکی فراکسیۆنمان سەردانی کۆی فراکسیۆنە کوردەکانیان کرد ئیتر لەوێشەوە سەردانی کۆی فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی عراقیان کرد بە هەموو لایەنەکانەوە ئیتر ئەم گەڕەی ناو پەرلەمانیش بێگومان هەم بەرەبنای ئەم شاندە باڵایەکە هات یاخود بەدیۆچکە بیڵم هەم تێگەشتنە لەم معاناتەی کە ئێستا بەرۆکی تاک بە تاکی خەڵکی هەرێمی کوردستانی گرتووە لای ئێمە بێگومان گە بەڵام فشاری خەڵکی هەرێمی کوردستان لەم چوارچێوەدا بووە کە پەلە بکەین لەوەی ئەمڕۆ کراوەنە هەردەم معاناتیان ئازاریان داوین بەڵام ئیتر ئەم دۆخی کە دەبینین ڕەنبێ هەمووی هەر بەدەست لاگ نەبێت دۆخی عراق هەردەم وا هاتووە کە چێشەکە پێشێک کاتی دەوێت بۆی کە معالەجە بدۆزینەوە بەڵام بە ئومێد و دەڕواین ئەم دۆخە و ئەم دۆخە بێگومان قابلی چارەسەرە هیچ دۆخەک نییە لەوەی کە بێتە پێشێناوی بەدحاڵی بوون بێت چارەسەرێکی بوون دۆزیەوە بەتایبەتی ئەم شانێ هاتووە شاندێکی باڵا و کاریگەر و فعال و لە بیری شوێن نەچێت جەنابی کاقوبات لە دوای ڕفراندۆمیشەوە عنی یەکێک بۆ لەم کارکتەرانی کە توانیویتی بە فعلی ڕۆڵ دینی لە ئاشتەوایی نێوان هەرێم و بەغدا و توانیویتی ئەم تەبایە بەرجەستە بکات بێگومان ڕۆڵی هەواڵای تریشکەم ناکەمەوە شاندێکی محکەم و شاندێکی کاریگەر دەبن بۆ ئەم گفتگو ئینشاءالله جێی تموحی خەڵکی هەرێمی کوردستان دەبن. سپاس بۆ دەکێکی غەریب ئەحمەد ئەندامی پەرلەمەنتۆی عراقی ژێ فراکسیۆنە یەکیتیان نیشتیمانیە کوردستان. سپاس بۆیەوە.